خاڵێکی تر دیسان لەوەی کەوا ئەکا سست و تەمەڵ ببین لە دیندارێتەکەمان لە هەر لایەنێکی تری دیندارێکەوە گوتمان ئەوەیە کە ئینسان خۆی نەپارێزێت لە حرام بە گەروداچوونی پاروی حرام با پارویەکیش بێ کاریگەری لەسەر بەجێڵ لەسەر ئەو سستیە لەسەر تەسیراتی لەسەر دیندارێتەکە دەبێت چ جای ئەوەی کە گومان لێکراوێک وابێت چ جای حرامێک کە ئەزانی ئەمە حرامە ئەمە لە ئیسلامە هەمانە هەندێک شت گومانی لێ ئەەکەین کە حرامە ئەگەر خاوەن وەرعبی خاوەن تەقواوی دیندارێتەکە سەرڕاستانە گرتووە دوورەکەویتەوە لێ ئەگەر نا زۆر گوێی نادەیتێ ئەوەش هەر کێشە نیە چونکە گومانیشی تایەکە حەڵاڵ بێ بەڵام ئەم جارە ئەکەویتە حرامێکەوە احتیمالی زۆرەکە حرامە لە هەمویان خەتەرتر ئەوەیە کە ئەزانی حرامە و ئەی خۆی کە خوای گەورە ناویناوە سحت لە قورئانە بە کەلیمەی سحت ناوی برد دائیمە ئەو کەسەی کە ئێهمالە لە گرێبەستی کارەکەی خۆی تۆ کرەکارێکی و ئیشەکەی ئەبێ بەپێی 6 ساعت ئیشکەی 8 ساعت ئیشەکەی سستی تەمەڵیتیا ئەنوێنی لێی ئەدزی لێی ئەخۆی یان مەسئولیەتێکە خراوەتە بەردەستت بە تەواوی هەڵی ناگری ڕاستپاردەیەکە پێت دراوە لێی ئەخۆی کەسابەتێکە ئەیکەی لە کێشان و پێوانە غەدرێک لە بەرامبەرەکە دەکەی یا زۆر گوێی نادەیتێ ئەوانە تەڵان هەموو یەبن بە سەبەبی ئەوەی کە تۆ پاروی حرامت بە گەروە بچێ و دوایش ئەو سێڵانەی لە ششت لەسەرەوە دروستە بن ئەنجا جورئەتت بۆ دروستە بێت کە حرام زیاتر بخۆی ئەوانەش وا ئەکا کە بەرەو سستی و لێچوونەوەت ببن خوای پەروەردگار فەرمانی بە پێغەمبەر عەزیزەکانی کردووە کە حەڵاڵ بخۆن بە هەمان شێوەش فەرمانی کردووە کە خەڵکەکەش کە شوێنکەوتەی ئەو پێغەمبەرە عەزیزانن عەلەیهیم السەلام هەرە بێ حەڵاڵ بخۆن خوای گەورە فەرمێ يا أيها الرسل كلوا من الطيبات واعملوا صالحا إني بما تعملون عليم ئەی نێراوانی خوای گەورە خۆراکی پاک و حەڵاڵ بخۆن و کردەوەی چاک بکەن من بە هەر کارێک کە ئەیکەن ئاگدارم بۆ مسلمانانیشە فەرمێ يا أيها الذين آمنوا لا تحرموا طيبات ما أحل الله لكم ولا تعتدوا إن الله لا يحب المعتدين وكلوا مما رزقكم الله حلالا طيبا واتقوا الله الذي أنتم به مؤمنون أفرمي أي أو كساني باورتان هناوا أو حلال باكي كخواي قورا بوي دياري كردون لخوتاني حرام مكان أو بخون دزدريجيش مكان سنور مبزانا خواي قورا دزدريشكاراني خوشناوي بالرقاية باكو حلال رزق روزي خوتان بيداكن تا لەو پاک و حەڵاڵە بخۆن کە پێی داون لەو خۆیە بترسن کە باوەڕتان پێی هەیە و پێی مسلمان ئەبینی لەبەر گرنگی و کاریگەری خۆراکی حەڵاڵ بۆ ئاراستەی گشت مرۆڤایەتی بە هەمووانە فەرمێ يا أيها الناس كلوا مما في الأرض حلالا طيبا ولا تتبعوا خطوات الشيطان إنه لكم عدو مبين واتهو خەڵکینە هەموو خەڵکی لەوەی لەسەر زەویە بە شێوەیەکی پاک و حەڵاڵ بخۆن شوێن هەنگاوەکانی شەیتان مەکەون هەنگاوەکانی شەیتان کەوابوو هەنگاو بە هەنگاو یەکەم جار نایەک سەر باوەشت بۆ بگرێتەوە و بکەویتە باوەشیەوە بەڵام وردە وردە ڕات دەکێشێ بۆ ئەو حرامەی کە خۆی دیاری کردو تۆی بە ڕاکێش پاشانە فەرمێ چونکە ئەو دوژمنی سەرەکی و ئاشکرای ئێوەیە تۆ لە خۆتت پرسیوە بڵێ ئەرە بەڕاست من شەیتان بە دوژمن نەزانم ئەرە من بەڕاستمە کە من لە ئادەمزاد و خەتوی شێوکەوتوی سەیدنا ئادەم و ئەو عەلمانیە کافرە مولحیدەیە ئەو حرام خۆرەی بەرامبەرم ئەوە لە ئەتباعی شەیتان و شەیتانیزمەکانە تۆ هەستت بەوە کردووە ئێمە لەو سەردەمەوە کە سەیدنا ئادەم هاتو ئەم دووبەرەی ئیمان و کوفرە هەیە تۆ ڕۆژە لە ڕۆژان لە خۆت پرسیوە ئەرە باشم هەموو مەسائبانەی بەسەرمان دێ من چەند هۆشم لەوەیە کە شەیتان وامان پێیەکە باشە کە خوای گەورە فەرمێ فەتەخیذوه عەدووە ئایا من فعلا دوژمنم دیاری کردووە کە شەیتان دوژمنە سەرەکیەکەمە ئەگەر دیاری نەکردو بۆچی لە خۆت ناپرسیتەوە خۆ ئەمانە ئایەتی قورئانن ئەمانە باسی ململانەیەکی بێ ئامانەکەن کە شەیتان لە دڵ و دەروونمانایە
تۆ بۆچی لەبەر ڕەفتاری خۆت ناپەرژێ و سەر شەیتان بپەرژێرە و سەری خۆ هەر یەکەشمان بگەڕێنەوە سەر خۆمان هۆشمان لە خۆمان بێ بزانین ئەمە شەڕێکی شاراوەیە ئەو ئێمە ئەبینێ ئێمە ئەو نابینین شەڕەکە قورسترە پاشان ئەگەر کابرا هەولیدا و هەر لەم حرام خۆریە گەورە بوو وەکووتمان سێڵەکانی لەشی بەم حرامە دروستە بن پێغەمبەری خواش عەلەیهی سەڵات وسەلام لە حەدیثی صحیحە فەرمێ كل جسد نبت من سحت فالنار أولى به أفرمي هر پارچەیەکی لەش بە پارەی حرام دروست بوو بێ ئاگری دۆزەخ شایەنێتی بەحەقترە کە بچێتە بخرێتە ناو ئاگری دۆزەخە و بسووتێنرێ هەروە ئەفەرمێ إن الحلال بين وإن الحرام بين وبينهما مشتبهات لا يعلمهن كثير من الناس فمن اتقى الشبهات استبرأ لدينه وعرضه ومن وقع في الشبهات وقع في الحرام كالراعي يرعى حول الحمى يوشك أن يرتع فيه حديث صحيح متفق عليه أفرمي حلال ديارو أشكراي وحرامش ديارو أشكراي لنوانيش يانا قماناوية كان هن كزوريني خلچي نايان زانن هر کس خوی لقماناوية كان بقريتو دورة پريز بلي او دينو كسايتي خوي پاراستو ناموسي خوي پاراستو هر کسی کش بکویت ناویانو او هر کویت حرامکو هر وکو شوانک چون هر لدوروبری لورقایک مالیاتکی الورینه حتما مالیاتکی مرو مالیاتکی حتما كوننا او لورقایو هروها أفرمي دع ما يريبك إلى ما لا يريبك أفرمي أوي قمانت ليتي بو أوي لي قرر كقمانت ليني ما دام قمانت لو هيك حرامي تكوت لي قرر بشو حلال زور زفنية قناعتي شد بوهبك لبردستايا زهدي كيش رچاوك وكو أو يا وراني بيغمري خو عليه الصلاة والسلام لسر أو دولة من ديك هان بو چند زاهدان جشيان بيغمري نازار عليه الصلاة والسلام ان جابو أوي بكر دوش هم مسلمانان فيركا أنسي كريم علي خوالي الرازي به أجرته أفرمه أما صحيح مسلم هاي مر النبي صلى الله عليه وسلم بتمرة في الطريق قال لولا أني أخاف أن تكون من الصدقة لأكلتها بيغمر إخوة عليه الصلاة والسلام لسر رقاكي كأرويش تشريف يبردن كخرمايجي دوزيو فرمي أقر ترسي أو منبوها كهي خيرة صدقية أم خوار شكو بيغمر إخوة عليه الصلاة والسلام صدقين أخوار سلفي بيوتشاجي أم أمة لياوران ولتابعين وتابعي تابعين ولشون كوتوان ولبيشويان وزانيان أهل تقوى كاري أو أنا همو لسر أمشي وازراسنا پروردبوبون زور وردكاربون چاو ديري خوراكي خويانا كرد بدقتوا سرنجانا دا وريابون صليانا كرد ولا حرام نيانهش حرام كوتا خوراكيانوا يا سامانيانوا برهيج شتيكي قماناوي تخنينا أكوتن يا نانهش كوتا رفتاريانوا نلا خواردنيان نلا خواردنويان نلا بوشاك نلا سرود نلا سامان نلا آدابو دابو نريتو حقوق كان نلا زيوزار نلا خانو برال نلا آجال لهرشتك قماني كان لهرشتك بو دروس ببوايا تخنينا أكوتن ودز بجي خوان ومغلو مناغليان دي دورة خستو أترسان معامليش تيكي قمانا يبكن نبادا برو حراميان ببا رايان تشيبو أو أترسان لوي دليان بشتيكو بيوز ببا كجي قمان بي اگر یکی چانوای لبهاتا خیرا قمانكي قماناويكي لخوي دور خستوا انجا خير وخيرات يكرت توبه يكرت لو ترساك خواي قورا لسري نوسيبه حسابي بكا دائما بخوش بيسي خواي پرودگار و پابند بون انجا سرنج بدينا اخلاقياتي هر يشك لو صحابانا اما هسبيكين لعشرين مبشرة ولخلفاء الراشدين برزة وابو أبو الدرداء وابو هريرة وهر يتشغلوا صحابي برزة أنا أبينين كان لسر أو تقوى كارية كان حريص من لسر خواردني حلال أبو بكر الصديق رضاي خوالي بي خاتو عائشة أجرته أفرمك باوشيتي طبعا أفرم الروجك مرد من نالك عشنا من بو هاتلاي أبو بكر الصديق خوالي رازي بي بشتيكي خواردني دابا سيدنا أبو بكر سيدنا أبو بكر يشوري قرتو خواردي دعي مرد منالكا وتي أزاني أويك خواردت براوي قريبك بو كالقال هاوريكم كردبوم بفيل لين بردوا
ئیتر سەیدنا ئەبوبەکر زۆر پێی تێکچوو دەست بەجێ پەنجەی کرد بە قورجە هەرچی خواردووی هێنایەوە دەرەوە ڕشایە خۆی ڕشاندەوە لەبەرەوەی کە ئەو وتی بەگرە و بردوومەتەوە بە فێڵ لێم بردوت بۆی ئەو پشکە حرامەی بەرنەکەوێ خۆی ڕشاندەوە خی پەروەردگار یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ هۆکارەکان تەبعاً ئەمانە هەمووی ئەبن بە سەبەبێک بۆ ئەوی کە سستی دینداریمان کزی ئیمانمان لاوازی پابندبوونمان بە شریعەتی خی پەروەردگارەوە یان بە دابوونەریتی مسلمانانە و ئەهلی تەقواوە پێویستە ئاگامان لە خۆمان بێ بۆی نەکەوینە ئەم سستیەوە نەمان با بەرەو لێچوونەوە خی گەورە یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ خی گەورە هیدایەتمان بدا سەرکەوتومان بکە بمان پارێزێ لە حرام جست و چالاکمان کە بە لطفی خۆی بە هیدایەتی خۆی هیدایەتمان بدا أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.